چیرۆکی پادشا و وەزیرە داناکە لە یەکێک لە شانشینە کۆنەکاندا پادشایەک بڕیار دەدات کە ئەستێت بە گۆڕینی وەزیری داراییەکەی، چونکە وەزیرەکەی شکستی هێنابوولەوەی کە ژیانێکی ئاسوودە پێشکەش بە گەلەکەی بکات. بۆیە بە گەلەکەی ڕاگەیاند کە کێ متمانەی بەخۆی هەیە و لە خۆی ڕادەبینێت کە ببێتە وەزیرێکی لێهاتوو و بتوانێت ئەلیکاری شایستە بۆ گەلەکەم دابین بکات، ئەوە دەتوانێت ناوی خۆی بۆ پێشبڕکێکە بنووسێت. سەرنجام دەکەس بەشداری دەکەن. پادشا 1000 پارچە ئاڵتون دەدات بە هەر یەکێکیان و پێیان دەڵێت لە ماوەی 3 مانگی داهاتوودا وەرنەوە بۆ لام و پێم بڵێن چیتان لەو ئاڵتونانە کردووە. لە دوای 3 مانگ نەو لە بەشداربووەکان بە کیسەیەکی پڕ لە ئاڵتونەوە دەگەڕێنەوە بۆ لای پادشا. یەکەمین کەس بە پادشا ڕادەگەێنێت کە توانیویەتی بڕی ئاڵتونەکە بۆ 15,000 پارچە زیاد بکات. دووەم کەسیش دەڵێت من زیاترم پەیدا کردووە، واتە سێهەم و چوارەم و نۆیەم بەم جۆرە دەڕوات. بەڵام پادشا هیچ گرنگیەک بەنەوە بەشداربووەکە و بە ژمارەی پارەکەشیان نادات. پاشان پادشا ڕوودەکاتە بەشداربووی دەیەم کە لاوێکی تازە هەڵکەوتوو بوو وەلەی دەپرسێت ئەی تۆ چیت کردووە؟ لاوەکە تووشی دڵڕاوکەیەکی زۆر دەبێت، چونکە پێی وابوو کە ڕکابەرەکانی بەسەریدا سەرکەوتون. پادشا دووبارە پرسیاری لێ دەکاتەوە ئایا ئاڵتونەکانت بۆ خۆت خەرج کردووە؟ لاوەکەش وەڵام دەداتەوە و دەڵێت نەخێر، بەڵکو بە ئاڵتونەکان زەویەکی کوشت و کاڵی کڕیوە، چەند جوتیارێکی خستووەتە سەرکار. پاشان جوتیارەکان پێشدیاری کڕینی ئاژەڵیان بۆ کردووە تا بتوانن کاری کێڵانەکەی پێ ئەنجام بدەن و ئەویش ئەو پارەی کەما بوویەوە بۆ کڕینی ئاژەڵەکان سەرفی کردووە و ئێستاش ئاژەڵەکان لە لای کۆمەڵێک کەسن و ئاگاداریان دەکەن. بەڵام ئێستا پارەی پێنەماوە و ناتوانێت ئەو گەنمەی هەیەی بەدەستی بهێنێ و بیفرۆشێت، چونکە ئەمەش پێویستی بە کەلوپەلی تایبەت بەخۆی هەیە و تێچوویەکی تری هەیە. پادشا بە دڵخۆشیەوە سێری لاوەکە دەکا و پێی دەڵێت تۆ دەبیتە وەزیری من. ئەمان تووشی شۆک دەبن و ناڕزایی خۆیان بەرامبەر بە بڕیارەکە دەردەبڕن، چونکە ئەو لاوە هیچ قازانجێکی نەهێناوەتەوە. پادشا وەڵامیان دەداتەوە و پێیان دەڵێت کێ بە ئێوەی وتووە کە ئابووری و دارایی بەواتای زیادکردنی پارە دێت، چونکە ئەوەی ئێوە کردوتانە بازرگانی بووە نەوەک ئابووری. لە قسەکانی بەردەوام دەبێ و دەڵێت ئابووری و دارایی واتە بەڕێوەبردننی پارە بە شێوەیەک کە هەمیشە بتوانی ئەرکەکانی ڕۆژانەت بە باشترین شێوە پێ بەڕێوە ببیت و بەشێکیشت پێ بمێنێتەوە. واتە وامەزانن کە ئابووری لە پارەدا بەواتای زیادکردن دێت، بەڵکو واتای ئەوە دەگەێنێت کە چۆن ئەم پارانە خەرج دەکەیت و بەچیان دەدەیت تا لە بەرامبەرە پارەت بۆ بهێننەوە بە شێوەیەک کە سوودیان بۆ ئێستا و داهاتووشت هەبێت. ئەوەی ئێوە کردوتانە تەنها بۆ پڕکردنی گیرفانی خۆتان و خەزێنەکەی منە، بەڵام ئەوەی ئەم لاوە کردوێتی و سەرقاڵکردنی کۆمەڵێکی زۆری گەلەکەمە بەکار و پیشەی خۆیانەوە و دەستکەوتنی بژێوی ژیانیان.